نۆیەم وەرزش و لاوان. ناڕۆشنی ئایندە و نەبوونی هیچ ئومێدێک بە ژیانی شکۆمەندانە لە سای ئەم دەساڵاتە قۆڕەخکاری هەرێمی کوردستاندا پاڵ بە گەنجانەوە دەنێت بۆ سەرهەڵگرتن و جێشتنی وڵات یاخود ئاڵوودەبوون بەجگەرە و مادەی هۆشبەر و خوی ناپەسەند. کۆمەڵی دادگەری کوردستان لە سۆنگەی دەرکردن لە سۆنگەی دەرکردن بەم مەترسیانە و لە پێناو بە دەرنەچوونی توانای گەنجان کە سەرمایی مرۆی وڵاتن توانا و هەوڵی خۆی دەخاتە گەڕ بەم میکانیزمانە. 1. ڕێگری لە کۆچی گەنجان بە فەرهەمکردنی پێداویستیەکانیان و دۆزینەوەی هەلیکار بۆیان. 2. گێڕانەوەی پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری و پێدانی قەرزی بچووک بە گەنجان و لاوان تاوەکو بتوانن پرۆژەی بچووکی ئابووری تایبەت بە خۆیان دابمەزرێنن. 3. ڕێگری لە ئالوودەبوونی لاوان بە جگەرە و نێرگەلە و مادە بێهۆشکارەکان و سزادانی ئەو کەسولان و بازرگانانەی کار ئاسانی بۆ تەشەنەکردنی ئەو حاڵەت و دیاردانە دەکەن. 4. گرنگیدانی زیاتر بە بواری وەرزش باکردنەوەی یاریگا و مەلەوانگە و کۆمەڵگە و سەنتەری وەرزشی حکومی بێبەرامبەر بۆ وڵاتیان بەگشتی و توێژی لاوان بە تایبەت. 5. ڕزگارکردن و دەرهێنانی کای وەرزش لە ژێردەست و هەژمۆنی حەزب و کەسانی دەستڕۆیشتووی حەزبەکان و سەربەخۆکردنی یانە وەرزشیەکان.